تا ئێستا بۆ زانیاری هەموو لایەکتان خاوەنی ئاردی خۆمان نین. وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاشکرا کرد ئەم ساڵ حکومەتی عێراقی بڕیاری داوە ڕێژەیەکی زۆر کەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەربگرێت کە بڕیاری داوە تەنها 442,000 تەن وەربگرێت ئەوەش دەکاتە نزیکەی 50% گەنمی جوتیاران کە ئەم ساڵ لە هەرێم بەرهەمە هاتووە کە نزیکەی 1 ملیۆن تەن ئەم ساڵ بەرهەمی گەنمی جوتیاران بووە کە ئەوەش ناحەقیەکە دەرحەق بە هەرێم دەکرێت. سلێمانی 115,000 تەن بووە و هەولێر 151,000 بووە و دهۆک 175,000 تەن بووە. خۆی ئەگەر ئەمە ئاوە تەمەشا بکەی بە تایبەتی ئەوەی دهۆک ئێمەش دەیڵێن بە بەراورد لەگەڵ سلێمانی زەوی داچێنراوی سلێمانی بوونی زەوی لە زەوی کشتوکاڵ یا لە هەولێر بەڕاستی ئەوەی دهۆک زیادە و ئەگەر وا بکەین وا بڵێن ینی ستەمی بۆ کراوە وەستەم لە هەولێریش کراوە و لە سلێمانیش کراوە. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانەدا وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکومەتی هەرێمی کوردستان ئەوەی خستە ڕوو ئەو بڕیاری حکومەتی بەغدا بڕیارێکی سیاسیە و تێکەڵ بە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کراوە ئەوەشی وت ئەمە پلانێکە دژ بە هەرێم و پێویستە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان بۆ ئەو مەبەسە بێنە سەرخەت چونکە بەتەنها کێشەی وزارەتی کشتوکاڵ نییە. تەمان ئەم ساڵەکە هاتن ئەم ڕێژەیان کەم کردەوە گوتیان لەبەرەوەی کە بە حساب پارەیەکی کەمتر تەرخان کرا بۆ عێراقیش بۆ کردنەوەی گەنم و بەڕاستی هەر لەسەر ئەساسی ئەو پیلانەی کە هەیەە بەرامبەر بە هەرێمی کوردستان چونکە بەڕاستی قەزیەی هەرێمی کوردستان و بەغدا کە بەشێکی زۆری پەیوەندی بە بابەتە سیاسیەکانەوە هەیە ئەمە شتێکەڵ بە سیاست کراوە. سیاسەتی عێراق ئەوەیە کە لەمەشدا ینی زیانێک لە هەرێمی کوردستاندا لە جوتیارانی هەرێمی کوردستاندا. وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەوەشی ئەشکرا کرد ساڵی 2016 حکومەتی بەغدا 882,000 تەن گەنمی جوتیارانی هەرێمی وەرگرتووە بۆ ئەم ساڵش بڕیاری داوە تەنها 442,000 تەن وەربگرێت. ئەمەش سەرباری ئەوەی حکومەتی عێراقی تا ئێستا 661 ملیار دینار قەرزاری گەنمی جوتیارانی هەرێمە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.